بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين وعلى آله وصحبه أجمعين. اللهم طهر قلوبنا من الشبهات والشهوات وأعمالنا من الرياء يا رب العالمين. مسلمانانی بەڕێز و سەنگین خۆشحاڵ و بەختەوەرین پێتان دەگەینەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەی شەشەم لە زنجیرەی هەڵبژاردن و دەنگدان لە دیدگای قورئان و فەرموودە. بەڕێزان و خۆشەویستان، دابڕابووین لەوەیەوە کە ڕاو بۆ چوونی یەکەم لەسەر بەشداریکردنی ئەوانەی پاشگیری ئیسلامیان بەخۆیانەوە لکاندووە لەو سیستەمە و لەو هەڵبژاردنە و چوونە ناو پەرلەمان و بەڵگەکانیان کە دروستە بچنە ناوی و بەڵگەکانیشیان لە دوایی هەڵمان وەشاننەوە بەڵگەکان. ئێستا ئەوڕۆ گەیشتینە سەر ئەوەی لەو وانەی شەشەم ڕای بۆچوونی دووەم. ڕاوبۆچوونی دووەم ئەوەیە کە دەڵێ بەشداریکردنی هەڵبژاردننی ئەو سەردەما بەو شێوازەی هەیە لە سیستەمی عەلمانیەت و دیموکراسیەت، چ وەکو بەربژێر ئەلموڕەشیح، چ وەکو دەنگدەر ناخیب و منتەخیب حەرامە و قەدەغەیە. ئەوەش ڕاوبۆچوونی هەندێک لەو نووسەر و هەندێک لەو توێژەرەوانەیە و هەندێک لەوانەیە کە پرسیاریان لێکرایە و هەندێک لە بزوتنەوە و جوولانەوەکانی کە جیهادین. لەوانە شێخ عەلی بن خودەیر الخودەیر و محەممەد ناصرەدین الئەلبانی و مقبیلی کوڕی هادی وادعی و ئەبوو نەسر محەممەد عەبدوڵڵە الئیمام و محەممەدی کوڕی عەبدولوەهابی عەبدەلی و ئەبوو ئیسحاقی حوەینی و ئەبوو عەبدوڕەحمانی شەنقیطی و عەبدولمونعیم مستەفا حەلیمە کە بەناوبانگە بە ئەبوو بەسیر و ئەبوو ئەیمەن المصری و ئەبوو هومام بەکر بن عەبدولعەزیز الئەثەری و دەتوانین بڵێن هەموو سەلەفیە جیهادیەکانی دنیا و هەندێک لە بزوتنەوە و جوولانەوەکانی تر و خەڵکی تریش و توێژەرەوانی تریش هەنا توێژینەوە و بەحثیان لەسەر کردیە، چ وەڵامدانەوە بی لە ئەوانەی کەوا دروستیان کردبوو، چ سەربەخۆ نووسیبیان دەربارەی ئەو باس و بابەتەی کە ئەوەی دەسەلمێنن قەدەغەیە و حەرامە بەشداریکردنەکە. بەڵگەی ڕای دووەم بریتیە لەو بەڵگانە. لە ژێر چەند سەرباسێکی بەڵگەکان دەیلینەوە. سەرباسی یەکەم چوونە ناو پرۆسەی هەڵبژاردن و ئەندامبوونی ئەنجومەنی یاسادانان دانانە بە شرک و هاوبەشی و گوناه و سیستەمی عەلمانیەت و دیموکراسی. دەڵێن یاسادانان حاکمیەتی خوای لە خوای دەسێنێتەوە پەنا بە خوای ڕەب العالەمین، و چونکە حاکمیەت و یاسادانان لە ڕوانگەی قورئان و فەرموودە تەنها بۆ خوایە، هیچ کەسی تر ئەو مافەی نییە. ئەو ئاەتانە بە بەڵگە دەینەوە کە دەڵێن خوای پەروەردگار لە سوورەتی ئەلئەنعام ئاەتی 57 فەرموویەتی إن الحكم إلا لله يقص الحق وهو خير الفاصلين. واتە حکم و فەرمان ڕەوایەتی تەنهاهی خوایە و بۆ ئەوە، و ئەوە ڕەوایەتی باز دەکات و بڕیاری پێدەدات. ئەو باشترین جیاکەرەوەیە لە نێوان ڕەوایەتی و ناڕەوایەتی. و ئاەتی چیتر لە سوورەتی یوسف ئاەتی 40 خوا فەرموویەتی إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. واتە حکم و فەرمان ڕەوایەتی تەنها بۆ خوایە. فەرمانی کردووە تەنها ئەو بپەرسترێ، ئەوەیە ڕێباز و ئاینی ڕێک و ڕاست، بەڵام زۆربەی خەڵکی نایزانن. لە ئاەتێکی تر هەم لە سوورەتی یوسف ئاەتی 67 خوا فەرموویەتی إن الحكم إلا لله عليه توكلت وعليه فليتوكل المتوكلون. واتە حکم و فەرمان ڕەوایەتی تەنها بۆ خوایە، پشتم بەو بەستایە و ئەوانەی پشت دەبەستن با پشت بەو ببەستن. ئەوە وتەی یعقوب پێغەمبەری بوو عەلەیهی سەڵات وەسەلام کە بە کوڕەکانی گوت کە ڕەوانەی میسری کردن. لە ئاەتێکی تریش خوای پەروەردگار لە سوورەتی غافیر ئاەتی 12 فەرموویەتی فالحكم لله العلي الكبير. واتە سا حکم و فەرمان ڕەوایەتی بۆ خوای بڵند و بەرزی مەزنە. و لە ئاەتێکی تر خوای پەروەردگار فەرموویەتی ولا يشرك في حكمه أحدا. سورة الكهف آية 26. واتە
لحكم فرمان روايتي خوا هيج كسوشتك هاو بشنية. لآياتي تريش خواي پروردگار لسورة شورى آياتي 21 فرميتي أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله. واتأوان هاو بشانيشيان هيا كياسايان لآين بودادنين كخوا أو مولتي بيان نداوة. جاء أو خاوني أو راو بوچونانات دلين بوند آياتان و چندين آياتي تريش تنها أوانا نمونبون دلين أو دردكويت كواهيج كسوشتك نابي بكرينها وبش بو خواي پروردگار لحكم فرمان دا خواتاكو تنيايا لتشريع يا سادانان وحكم كردن جا برلمانيش واندامكانيان پنا بخواي پروردگار يا سادادنينو بريار ددنو حكم دا الصلاة بو زورينا لا يقلا كردنوي يا ساكانو برياركان دقريننوا كواتا بوينها وبش لقل خواو او ما في او خواي پروردگار او ما في بكز نداوو و اوان او ما فيان لخواي پروردگار بو خويان بريار داوو ديكن كياسا دانانا پنا بخوا ولجير سرباسي چيتر بلغي اوي دينو دلن حلال كردن و حرام كردن تنها ما في خوايا بو هيت كسي چيترنيا حلال كان حرام بكاو حرام كان حلال بكا اواني خواي پروردگار برانديتيو وحلاليتي بيداون يان حراميت. خواي برز فرميتي اتخذوا احبارهم ورهبانهم اربابا من دون الله. سورة التوبة آية سوية. واتجو لك كان زانا كان يانو نصرانيا كانش دير نشين كان وقش كان يان قرتبوا بپرستراو جگل خوا يان لقل خوا ديان پرستن پناب خوا. جا پیشوا ابن كثير رحمتي خواي لبيت قتويتي لتفسير راوي او آياتي دفرمي اي حيث عدلتم عن امر الله لكم وشرعه الى قول غيره فقدمتم عليه غيره فهذا هو الشرك. واتا ايولاتان دا لفرماني خوا كبايوي كردبو لشرعي خوا بوقسي جگل خوا قسو فرماني جگل خواتان بپیشي او خست اوي شركو هاو بشي. جا لێرکانەدا گەر هەڵوەستە بکەین خاوەن ئەو ڕاوبۆچوونانە دەڵێن کاری سەرەکی تەواوی پەرلەمان بریتیە لە دوو خاڵ. یەکەم یاسادانان و داڕشتنی سیستەمی کاری دەوڵەت بۆ ناوەوە و دەرەوە. دووەم چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن و دادپەروەری قەضایی بۆ جێبەجێکردنی دەستور و یاساکان کەواتە کورتەی قسان ئەندامانی پەرلەمان بڕیار دەدەن لەسەر یاساکان هەموو باس و بابەتێکیش دەتواندرێ بدرێتە دەنگدان بە ڕێژەی زۆرینە یەکلا دەکرێتەوە. بۆ نمونە ئارەق کە 100% خوای پەروەردگار حرامی کردووە لە قورئانی پیرۆزدا ئەگەر دەنگی پێ بدرێت زۆرینەی دەنگ بینیتن کە ڕێگای پێ بدرێ یاسای بۆ دادەڕێژن و لە حرامیەکەی حەڵال دەکرێت. زیناش بە هەمان شێوە ئەگەر زۆرینەی دەنگ بەدەستبینی بە ڕێگا و شوێنی یاسایی حەڵال دەکرێت. و دزی بە هەمان شێوە کە خوای پەروەردگار بۆی داناوە بە مەرجە شەرعیەکانەوە ئەوەی دزی دەکا لەسەری جێگیر بێ دەبێت دەستی ببڕدرێت. بەڵام بە یاساکان لە پەرلەمانیەوە بە زۆرینەی دەنگ زۆر جار ئەو سنوورەی خوای شەرعیان بڕیوە و سنووری تری خوایش لە حدودەکان لایان داوە ئەو کاتەی لە جیاتی دەست بڕین دەڵێن بازیندانی بکرێ و یان هەر یاسا و بڕیارێکی تر دەردەکەن. جا ئەوەی بڕوای وابێت کە دروستە ئەو باس و بابەتانە قسەیان لێ بکرێت و بدرێتە دەنگدان ئەوە کافر دەبێ بێشک و گومان و حرامێکی کردووە کە خوای پەروەردگار ڕێگای پێنەداوە و ئەو حرامەی خوا قەدەغەی کردووە ئەو بە حەڵالی زانیوە و ئەو سنوورەی خوا دایناوە ئەو شکاندیتی و لە جێگای سنووری خوایی سنوورێکی تر و یاسایەکی تری داناوە و خەڵکیش پابەند دەکا بەوەی کەوا جێبەجێ بکە کەواتە ڕێک پەرلەمان لەو خاڵە و لێرەدا بتوسەنەمێکە ڕێگای پێدراوە دەپەرسترێتن و ئەو خاڵ و شتانە جێبەجێ بکرێت.
کەواتە بەشداریکردن لە پرۆسەیەک کە ڕێگایە بۆ ئەو هاوبەشیە و شرکانە سەرەڕای ئەوەی هەر لە ڕێگاکەوە تێکەڵی نێرومێ و چەندین گوناه و تاوانی تری لێ دەکەوێتەوە و پارە بە فیڕۆدان و وەغیبەتکردن و بربەرەکانەی ناشەرعیانە جا بەڕاستی ئەوە ئەو دان پێدانە شرکەکە و لە ڕێگاش ئەو هەموو گوناه و تاوانانە بە ناڕاستە و خۆ یان بەڕاستە و خۆبی بەدڵنیاییەوە حەرام و قەدەغەیە و ڕێگا پێدراو نییە. ئەوەتە پێشەوە ئەتەبەری ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیری ئاەتەکەی سوورەتی تەوبە دەفەرمێتن و جوانی گوتووە دەفەرمێ إنهم لم يكونوا يصومون لهم ولا يصلون لهم ولكنهم كانوا إذا أحلوا لهم شيئا استحلوه وإذا حرموا عليهم شيئا أحله الله لهم حرموه فتلك كانت ربوبيتهم. تفسير ابن جرير طبري وجلد شواردم لا فرا 212 لتفسير آيتكي لرابردو خويندمانوا آية سوية التوبة دفرمي واتە ئەوان جوولەکە و نەسرانیەکان نوێژیان بۆیان واتە بۆزانە و قەشەکان نەدەکرد، ڕۆژیان بۆیان نەدەگرت، بەڵکو ئەوان ئەگەر شتێکیان بۆیان حەڵال کرد بە ئەوە بە حەڵالیان وەردەگرت و ئەگەر لەوانەی خوا بۆی حەڵال کردبوون حەرامیان کرد بە ئەوانیش بە دڵنیاییەوە بە حەرامیان دەگرت و ئەوە بوو پەرستراو یەتەکەیان و ئەوە بوو کەوە ئەوانیان بە پەرستراو گرت بوو. جا لە پەرلەمانیش حەڵال حەرام دەکرێ و حەرامیش حەڵال دەکرێ کەواتە وەکو زاناکانی جوولەکە و دێرنشینەکان و قەشەکانی نەسرانی دەکەن و خەڵکیش وەری دەگرن و وەکاری پێدەکەن و یان بەسەریاندا دەسەپێندرێ کەواتە ڕێک ئەوە ئەوەی دەگرێتەوە ئەو ئاەتە و پەرلەمان و ئەندامەکانیان دەپەرسترێن و یاسای جگە لە خوای دادەنێن و حەڵالە براوە 100% جاروەیە حەرام دەکەن و حەرامە براوە 100% جاروەیە حەڵال دەکەن پەنا بەخوای پەروەردیگار. لەژێر سەرباسێکی تر بەڵگەی دەینەوە دەڵێن کەسێک بە حکمی خوا و پێغەمبەری خوا ڕازی نەبێت یان دڵتەنگ بێت تەنانەت ئەوە بڕوای نییە، وەکو خوا فەرموویەتی لە سوورەتی ئەننیسا تسليما واتە سوێن بە پەروەردیگارت ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام بڕوایان نەهێناوە تاکو تۆ نەکەنە فەرمان بەدەست و حاکم لەوانەی تیایدا ناکۆکن لە نێوانیاندا لە پاشانیش هیچ پێناخۆشیەکیان لە دڵدا نەبێت لەوەی تۆ بڕیار پێدەدەی و تەواو مل بدەن و تەسلیم بن. جا لێرکانەدا دەپرسین ئایا پەرلەمان نەوەک مل نادات؟ مل دەدات پەرلەمان؟ دەپرسین لە وەڵامدا دەڵێن نەوەک مل نادات، بەڵکو ئەو فەرمان دەکاتن و بڕیارەکان دەردەکاتن بێجگە لە ئی پێغەمبەری و عەلەیهی سەڵات وسەلام بە پێچەوانەی ئی پێغەمبەریش و هیچ حیسابێکیش لە بڕیارەکان بۆ پێغەمبەری خوا و بۆ قورئانی پیرۆز ناکەن عەلەیهی سەڵات وسەلام، بەڵکو بە گوێرەی هەوا و هەوەسیان ڕەتی دەکەنەوە و بە بڕیارەکانی ڕازی نابن. و لەژێر سەرباسێکی تر بەڵگەی دەینەوە چەند بەڵگەیەک ئەویش دەڵێن هەموو یاسا و ڕێباز و بڕیارێک جگە لە هی خوا نەفامی و گومڕاییە، وەکو خوا فەرموویەتی لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 50 أفحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. دفرمون خوای تعالى فەرموویەتی ئایا فەرمان و حکمی نەفامیتان دەوێت؟ چێ حکم و فەرمانی چاکتر بێت لە خوا بەلای کەسانێکی ژیر و دڵنیە؟ بە دڵنیاییەوە لە حکم و یاسای خوای باشتر و چاکتر نییە، وەکو خوای تعالى فەرمووی
ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. بەڵام یاساکانی پەرلەمان و دەستورەکانی و هەڵبژاردن لە چوارچێوەی علمانیەت و دیموکراسی نەفامیەتە و جگە لە یاسا و بڕیاری خوایە، لەبەر ئەوەیە دروست نییە بەشداریکردن لەو پرۆسەیە و بڕوابوون بەو نەفامەتیە. لە کۆی ئەو باس و ئاەتانەی ڕابردوو بەڕێزان و خۆشەویستان کۆمەڵێک شتمان بۆ دەردەکەوێ، بەڵام بەر لەوەی بچینە سەر ئەوەی چەند بەڵگەیەکی فەرموودەی پێغەمبەریش دەینینەوە عەلەیهی سەڵات وەسەلام لەسەروەی تەنها فەرمان و یاسادانان و حاکمایەتی بۆ خوایە. بۆ نمونە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکەوە دەفەرموێتن بە هانیئی دەڵێ هانی کە باوکی شوڕەیحیە ئاوا بەناوبانگە لە سەرەتا بە ئەبولحەکەم کونیەی دەرکردووە، کاتێکەوە پێغەمبەر دەفەرموێ عەلەیهی سەڵات وەسەلام بانگی دەکا إن الله هو الحكم وإليه الحكم فلما تكنى بأبي الحكم. پێغەمبەر پێی فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام بەڕاستی خوایە فەرمان ڕەوا و حەکەم، حکم و فەرمان بۆ ئەوە، بۆچی بە ئەبولحەکەم بانگ دەکرێیت و کونیەتە؟ جا پێغەمبەر پێی فەرموو عەلەیهی سەڵات وەسەلام هیچ کوڕت نییە؟ کە بانگی کرد گوتی بەڵێ کوڕم هەن. فەرمووی کامیان لە هەمویان بەتەمەنترا؟ فەرمووی شوڕەیح. فەرمووی دەنا کونیەکەی خۆت بگۆڕە بە ئەبوو شوڕەیح، بابەوەیەوە بەناوبانگبی چیتر با پێت نەڵێن ئەبولحەکەم. ئەوەشیان نەسائی لە سونەنەکەی لە کتابی ئاداب القوضات لە بابی ئیذا حەکەموا رەجولا فقضى بینهم هێناویەتی، و ئەبوو داودیش لە کتاب الآداب لە باسی في تغییر الاسم القبیح هێناویەتی. ابن الأثير ڕەحمەتی خوای لێبی لە النهایەدا فەرموویەتی دەربارەی ئەو فەرموودەی وإنما كره له ذلك لئلا يشارك الله في صفته. دەفەرموێ پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی پێناپەسند بوو بۆ هانیئی کەوا کونیەی بە ئەبولحەکەم بێ، لەبەر ئەوەی بوو هەتا لە یەکێک لە صیفەتە تایبەتەکانی خوای نەبێتە هاوبەش کە حکمکردن و حاکمیەتە. و لە پاشان لە دوعاەکانی صحیح هاتووە بە سەنەدەوە کە پێشەوە بوخاری لە صحیحەکەی لە کتاب التەهەجود بە ژمارە 1120 هێناویەتی کە پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام وئیلەیکە حاکەمتو، واتە ئەی خوای پەروەردیگار حکم و فەرمان بە تۆوە دەدەم و بۆ لای تۆ دەگەڕێنمەوە. ابن الأثير لە قسەکردن لەسەر ئەو فەرموودەش فەرموویتی یعنی وإليك رفعت الحكم إليك يا ربي ولا حكم إلا لك، واتە حکم و فەرمان ڕەوایەتیەکان هەمووی بۆ لای تۆ دەگەڕێنمەوە، هیچ حکم و فەرمانێکی تر نییە جگە لە هی تۆ کەوا قبوڵم بی و بڕوام پێی هەبی. کەواتە لەو فەرمودانەش دەرکەوت کە تەنها خوا حاکمە و فەرمان ڕەوایە، هەر ئەوە مافی یاسادانان و بڕیاری یەکلاکەرەوە دەدا و دایدەنێ و بۆ هیچ کەس و شتێکی تر نییە، جا بۆ پەرلەمانیش نییە یاسا دابنێتن و بڕیاری یەکلاکەرەوە بدا لە باس و بابەتەکان تەنها بۆ خوایە. کەواتە کورتەی قسان لە کۆی ئەو باس و ئاەتانەی ڕابردوو و فەرموودەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەمان بۆ بە دەردەکەوێ کە کەس نابێت و بۆی نییە جگە لە خوای پەروەردیگار یاسا و تەشریع بکات و دابنێت، و ئەوەی بڕوای وابێت یان وا بکات ئەوە بڕوای بە هاوبەش هەیە پەنا بەخوای و شرکی کردیە. کەسیش بۆی نییە حرامەکان کە خوا قەدەغەی کردوونە حەڵاڵیان بکات بە پێچەوانەشەوە، کەسیش بۆی نییە حەڵاڵەکانی خوا حرام و قەدەغەی کردیە جەلە شەئنه و حرامیان بکات. تەنها ئەو کار و ئیشانە بۆ خوای پەروەردیگارە، هەر ئەوە یاسا دادەنێ و بەرنامە دادەنێ و جگە لە یاسا و بەرنامەیوی هەمووی گومڕایی و نەفامیەتە، پڕن لە کەم و کورتی. هەر کەسێکیش فەرمان و بڕیار و یاساکان و حرامەکانی کە حەڵال بووینە و حەڵالەکانی کە حەرام بووینە لە هەر کەس و شتێک و لایەنێک وەربگرێت بڕوای پێ هەبێت یان مل بدات بۆی و کاری پێ بکات بەبێ زۆرە ملێ و ناچارکردن و ئیکراه بە مەرجە شەرعیەکانیەوە، ئەوە ئەو کەس و لایەنەی بە تەئکید و بە دڵنیایی پەرستووە و بە شەریک و هاوبەشی خوای داناوە و شرک و هاوبەشی ئەنجام داوە.
جاگەر سەرنجی هەڵبژاردن و چوونە نێو ئەنجومەنی یاسادانان و پەرلەمان بدەین زۆر بەڕوون و ئاشکرایی ئەوەمان بۆ ڕۆن دەبێتەوە. یەکەم مافی یاسادانان بە خۆیان دەدەن و یاسا دەردەکەن و خەڵکی پێوە پابەندیش دەکەن. دووەم گوێ بە فەرمانەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم نادەن لە بەحەڵالدانان و حەرامکردنی شتەکان. سێیەم زۆرینەی دەنگ لەلایەن کار و یاسا و بڕیارەکان یەکلا دەکاتەوە ئەگەر پێچەوانەی بێ لەگەر فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوش عەلەیهی السەڵات وەسەلام، کەواتە ئەوانەی بەشدار دەبن و پلەی ئەندامیەت بەدەست دێنن تەنها ئەوەیان بۆ هەیە گفتوگۆیەکی نەرم و کورت لە ماوەی پێدانێکی دیاریکراو لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە لە بازنەی یاساکانەوە ئەنجام بدەن. بەرهەڕستی و ناڕەزایەتیەکەیان ناخوات ئەگەر زۆرینە دەنجی بە یاساکە بدات دەبێت لە جێگای خۆیان دابنیشن و ئەو پەڕی ئەوەیان بۆ هەیە کە هۆڵەکە بەجێ بێلن، بەڵام لە دواتر بێنەوە ناو هۆڵەکە و بەشدار ببنەوە و دەست لە ملانێ بکەن لەگەر ئەندامەکانی کەوا شرکیان کردیە و یان کوفریان کردیە و بەنا بەخوای رب العالمین یان حەڵال یان حەرام کردیە و حەرامیان حەڵال کردیە. کەواتە دەرکەوت بەو بەڵگانە کارەکە هاوبەشیە و تاوانە و نابێت بکرێت و قەدەغە و حەرامە. لە پاشان لەژێر سەرباسێکی تردا لە خاڵی دووەم ئەوە تەنها سەرباسی یەکەم بوو، باسی یاسادانان و شرک و هاوبەشی و حەڵال و حەرامکردنی کە لێ دەکەوێتەوە و دانانە بە دیموکراسیەت و عەلمانیەت. ئەو جارەت دەڵێن چوونە ناو پرۆسەی هەڵبژاردن و عەلمانیەت و دیموکراسی پێچەوانەی هەڵسو کەوت و ژیانی پێغەمبەری پێشەوا و عەلەیهی سەڵات وسەلام چوار خەلیفە ڕاشیدەکە و پێشینانی چاکە. سەرەتا ئەگەر تەمەشا کردنێکی خێرایی ژیانی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وسەلام لە مەککەدا و هەڵسو کەوت و کاری لەگەڵ قوڕەیشیەکان ئەوانەمان بۆ بەدیار دەکەوێت. یەکەم پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام ڕاشکاوانە بانگەوازی بۆ خوا بەیەکگرتن و تەوحید دەکرد و شرک و هاوبەشی ڕەت دەکردەوە. دووەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەبێ ماندیبوون و بەردەوام کۆڵی نەدەدا لە بانگەوازیەکەی و بە شێوازی جۆراوجۆر لەگەڵیان بانگەوازی بۆ لای خوا دەکرد. سێیەم هاوڵەکانی ئامادە دەکرد لە بواری بیر و بڕوا و بەردەوامیەتی و ئارامگرتن لەسەر ئازار و ئەشکەنجەکان و ئومێدی سەرکەوتنی پێدەدان و دڵی دەدانەوە لە ناخۆشی و ناڕەحەتیەکان. چوارەم ئارامی دەگرت لەسەر ئەشکەنجە و ئازارە جۆراوجۆرەکانی قوڕەیش. پێنجەم ملی نەدەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ تەماع و داواکاریەکانی سەرانی قوڕەیش و بە بوێرانە و ڕاستیەکانی تێدەگەیاندن و بۆی دەگوتن و لەیدانە دەبەزی لە بیر و بڕوا و فەرمانەکانی خوا و ئاینی ئیسلام. شەشەم بۆ جارێکیش و ڕۆژێکیش نەبووە خۆی بێدەنگ بکات دەربارەی ناساندنی بتەکان و ئەوانەی دەیان پەرست بێجگە لە خوای پەروەردیگار و ڕسواکردنیان. تەنها ئەگەر سەرنج بدەین بۆ نمونە هەندێک دیمەن لە هەڵس و کەوت و ژیانی لە مەککە لەگەڵ سەرانی قوڕەیش هی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو ڕاستیانەمان هەمووی بۆ ڕۆن دەبێتەوە. ئەوەتە پێشەوا ترمذی ڕەحمەتی خوای لێبێت گوتوویەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 3 ساڵ بە شاراوەیی لە مەککەدا بوو، لە پاشان لە چوارەمدا ڕایگەیاند و ئاشکرای کرد 10 ساڵ خەڵکی بانگ کرد لە هەر ساڵێک لە کاتی حەج و بەشداری دەکرد و شوێن خەڵکی دەکەوت و بەرەو ماڵەکانیان لە عیکاظ و لە میحنە و لە ذیل مەجاز و داوای لێدەکردن پەنای بدەن تەک و پەیامەکانی خوا بگەینێت و بەهەشتیان بۆ هەیە کەسێکی نەدەبینیەوە پارێزکاری لێ بکەن و سەری بخەن. تاکو وای لێ هاتبوو پرسیاری لە هۆز و تیرەکان و ماڵەکانیان دەکرد، تیرە بە تیرە دەگەڕا بە ناویاندا و دەیفەرموو ئەیوهە الناس قولوا لا إله إلا الله تفلحوا وتملك بها العرب وتدين لكم بها العجم فإذا متم كنتم ملوكا في الجنة. واتە ئەی خەڵچینە بڵێن هیچ پەرستراوێکی حەق و ڕەوانیە جگە لە خوا و لە ئەڵڵاه سەرفراز دەبن، دەسەڵاتی عەرەبەکان پێوە بەدەست دەین و وەگەردەن کەچی عەجەمەکان پێوە بەدەست دەینن، ئەگەر مردیشن ئەوە دەبنە پاشا و
خاون بهشت. أولا مختصر سيرة الرسول شيخ محمد كري عبد الوهاب للبنان چاپی یەکەمی لێ چاپکرایە لە ساڵی 1438 بەرامبەر بە 2017 ژاینی لاپەڕە 77 وەرمانگرتیە. جا سەرانی قوڕەیش کەوتنە ئەشکەنجە و ئازاردانی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام هاوڵانی بەوەی قسەی زۆر ناشیرینیان پێدەگوت، ڕێگایان پێدەگرت لە داعوە و بانگەوازیەکەی، ئازاریان دەدا، ڕواوڕووی دەوەستانەوە، بەردیان تێدەگرت، جوێنی ناشیرینیان پێدەفرۆشت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە بەرامبەریاندا ئارامگر بوو. یەکێک لە جارەکان کە موسڵمانیەتی بوونی حەمزەی مامی پێوە هاتەجێ کە لە سیرەی باز دەکرێ کە جاریەیەکی عەبدوڵڵای کوڕی جەدعان کە یەکێک لە ژوورەکانیان دەیڕوانی بەسەر کێوی سەفا پێغەمبەر بەیانیەیەکی عەلەیهی سەڵات وسەلام لەوێ بوو. ئەبوو جەهل ڕێگای پێگرت و قسەی ناشیاوی پێگوت، وردە بەردی تێدەگرت تا دەموچاوی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام هەمووی بە خوێندا هات. ئەو ڕدێنە پان و فۆڕە جوانەی سۆر بوو لە نێو خوێنەکان. کاتێک کەوا جاریەکە دڵی پێسوشتا هیچیشی پێ نەدەکرا. ئەوە لەبەرەوەی نەبوو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێجورئەت و بێغیرەتە، حاشا و ئاشاچیوی لە هەموو خەڵک و مەردوم بەغیرەتتر بووە. تەنها غیرەتی نەگەیشتی تەغیرەتی خوای پەروەردیگار، وەکو پێغەمبەر بۆ خۆی فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام ڕێگای پێ نەدراو بوو لە لای خوای پەروەردیگارەوە کەوا بەرهەڵستی بکا بە لێدان و بەرەنگاربوونەوەی دەست بەرامبەر بە ئەبوو جەهل. ئەوە بوو لە کۆتاکەدا کاتێک جاریەکە بینی حەمزەی پاڵەوانی مامی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام بەخۆی و بە تیر و کەوانەکەی لەگەر ئەسپە چاکەکەی دەهاتەوە لە ڕاو، ڕێگای پێگرت. تی لەکوێ بووی ئەی حەمزە؟ خۆت لەکوێ شاردبەوە؟ ئەوڕۆ من بینیم برازایەکەت کەوا موحەممەدە عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو جەهل لەسەر کێوی سەفا ڕێگای پێگرت بوو، قسەی ناشیاوی پێدەگوت، بە بەردی نوک باریک لە نێو چاوانی دەدا، خوێنی پێدا هاتە خوار. ئەگەر لەوێ بای دڵت پێدەسووتا و سەرت دەخست. حەمزە غیرەتی خزمایەتی جوولاو و خوای پەروەردیگاریش دڵی نەرم کرد بوو لەبەرەوەی هیدایەتی ببێ و ببێتە موسڵمان. ئەوە بوو دڵی تەنگ بوو بە هاوارەوە گوتیە جاریەکەی کا لەکوێیە ئێستا ئەبوو جەهل؟ تیوا بزانم وەرە لە دارونەدوەیە وا لە پەرلەمانەکەیان دانیشتووە. بەبێ یەک و دوو بە غیرەتانە حەمزەی پاڵەوان ڕۆیشت بەرەو دارونەدوە کە چوو لەوێ ئەبوو جەهل لۆ خزم و کەسەکان لۆ قوڕەیش و کافرەکان دەیگێڕایەوە ئەو ڕۆژی چی کردووە لە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام، و پێغەمبەریش وڵامی نەدایتەوە عەلەیهی سەڵات وسەلام. حەمزە دەچێ و یەکسەر لەسەر سەری ئەبوو جەهل دەوەستێ و حتا کەوانی تیرەکەی دەگرێ لە نێو چاوانی دەدا و پێشە سەری لەت دەکا و خوێنی پێدادێتە خوار. بەنول مەخزومیەکان خزم و کەسودار و دەستەی ئەبوو جەهل هەردەستنەوە لێی. بەڵام ئەبوو جەهل دەزانی لەگەر حەمزەی ناتوانی دەربچێ، هەرچی لەگەر بکا هەر دۆڕاوە. حەمزە هەندە پاڵەوان بووە، هەر ئەوەی بۆ دەمینێتەوە دڵێ ڕاوەستن و هیچ نەکەن. بەنول هاشمیش لەولایەوە هاتن بەرگری بکەن لە حەمزەی. تی نەخێر، ئەوە برازایەکەی من یەخەم پێگرت بوو، من قسەم پێگوت بوو، قسەی ناشیاو و من بەردم تێیگرت بوو. هات تۆڵەی خۆی ساندەوە. حەمزە لە کاتی لێدانەکەی بە دەنگێکی بەرزەوە و جەهوەریەوە هاواری کرد بە سەرسەری ئەبوو جەهل و هەموو مشریک و کافرەکان. تیواد لێ دێت و لێی دەدەی لە برازایەکەم نازانی من چوویمە سەردین و ڕێبازەکەی ئەو، من بە دوای ئەو کەوتیمە. ئەوە بوو حەمزە ئەو قسەیە کاری تێکرد و نەیویست بە درۆزن دەربێ، ڕۆیشت بە دوای پێغەمبەری گەڕا عەلەیهی سەڵات وسەلام. لە کۆتاییەکەی دەچێتە خزمەتی و دەبێتە موسڵمان. لەسەر یەکێک لە ڕاو بۆچوونەکان ئەوە تەنها 3 ڕۆژ پێش موسڵمان بوونی عومەری کوڕی خەطاب ڕەضی الله عنهم. ئەو جار عومەریش لە پاشان دەبێتە موسڵمان. ئەو جار لە پاشانەکە عومەر و حەمزە دەبنە پارێزەر و پاسەوان لۆ ئەوەندە موسڵمانانەی کە لە ناو ماڕی ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەم کۆ دەبوونەوە، وانەی تەوحید و خوابەیەکگرتنیان دەخوێند لە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام. فێری ئەوەی دەکران کەوا کوفر بکەن بە تاغوت، بربەرەکانەی تاغوتەکان و مشریکەکان بکەن، بتوسەنەمەکان هەربووەشێننەوە.
فێرە غیرەتی دەکردن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، فێری ئەوەی دەکردن خۆڕاگر بن بە هەشتیان بۆ هەیە. ئەوە بوو لە کۆتاییەکەیدا هاتن لە لای کەعبەی وەستان و حەمزەی پاڵەوان لە لای ڕاستی ڕیزی مسلمانەکان و عومەری پاڵەوانیش لە لای چەپیەوە و پێغەمبەریش لە نێوە ڕاستەکەیدا لا ئیلاهە ئیلا اللهیان ئاشکرا کرد و گەیاندیان. بەڕێزان و خۆشەویستان، پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککەی ئەوهاژیە بۆ جارێکیش دڵی نەیبرد بچێتە ناو دارولنەدوەکەی و پەرلەمانەکەی قوڕەیشیەکان ببێتە ئەندام لەوێ بەرهەڵستی بکە، دەیزانی ئەوە ڕێباز و ڕێگای خوای پەروەردیگار نییە و لەوێوە هیچ سوود و کەلکێکی نابی. ئەگەر سوود و کەلکێکی کەمیشی هەبی بە دڵنیاییەوە ئەوە هەڵەیە و لە پاشان خەلەلە هەڵوەشانەوەی عەقیدە و بیر و بڕوایەکەی خۆیەتی و تەوحیدی پێوە هەردەوەشێتەوە و شرک پێوە ئەنجام دەدرێ. پەنا بەخوای دابەزین دەبێ لە بیر و بڕوای لە خاڵەکانی تری ئیسلام ئەگەر هەندێک بەرژەوەندی کەمیشی پێ بەدەست بێ لە بەروەی پێغەمبەر ئەوەی هەر نەبژارد عەلەیهی سەڵات وەسەلام، ئارامی گرت، سەبری گرت لەسەر ئازار و ئەشکەنجەکان، تەوحیدی گەیاند، خەڵکی لە سەحابیەکان لەسەروەی پێدەگەیاند کەوا تەنها خوای بپەرستن و کوفر بکەن بە تاغوت و ڕۆژێکیان دادێ ئەو کاتەی سەر دەکەون بەسەریان و جەنگ و جیهاد بەڵکو بەرپا بکەن ئەو ڕێگایانەی هەڵبژارد. لەبەروەی کاتمان بەدەستەوە نما لەوانەی دابێ بە پشتیوانی خوای لە ئەلقەی دابێ باسی نمونەیەکی یەکلاکەرەوە دەکەین لەو بوارەی هی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام لەگەر باوکی وەلید کە سوورەتی فوسیلەتی بەسەردا دەخوێنتەوە و ئەویشی شی دەکەینەوە و ئەوجار لە پاشان دەیسەلمێنین بەوەی کەوە ژیان نامەی پێغەمبەری و عەلەیهی سەڵات وسەلام خەلیفە ڕاشیدەکان و پێشینانی چاک ئەوەی لێوەردەگیرێ کە بەشداری کردنی پرۆسەی هەڵبژاردن و لە دەنگدان و چوونە نێو پەرلەمان سوود و کەلکێکی ئەو تۆی نییە بۆ مسلمانان و ئیسلام و ڕێبازی پێغەمبەری نییە عەلەیهی سەڵات وەسەلام و وەی خەلیفە ڕاشیدەکان نییە و سەلەفی ساڵح نەیان کردووە چونکە پێچەوانەیە لەگەر قورئان و فەرموودە و ژیان نامەی پیغمبر علیه الصلاة والسلام. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.